کاتتان باش بەڕێزان هەوڵەکانی سا 12تان پێشکەشەکەم. پێکاتەکانی کەرکووک بە گرنگیەوە جەڕوانە هەوڵەکانی بافڵجەلات تاڵەبانی لە بەغدا و ئومێدیان بۆ هەوڵانەی جەنابیان هەیە. ئەمەش لە کاتێکدایە بافڵجەلات تاڵەبانی لە بەغداد لە یەک ڕۆژدا میوانداری هەریەکە لە باڵێزی رووسیا و ئەمریکا و چارچەوەی هەمانگی کردو توانی لەگەڵ لایەنە جیاوازەکان پرسە سیاسەکان و باردۆخی ئەمنی ناوچەکە و هەوڵەکان بۆ پێکێنانی حکوومەت تاوتوێ بکات. هەوڵەکانی باڤڵ جەلال تاڵەبانی لە بەغداد لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان بۆ چارەسەرکردنی گرفتەکان بۆتە جێی بایەخی هەمووان. پێکاتەکانی کەرکووک هەوڵەکانی باڤڵ جەلال تاڵەبانی بە سیاسەتێکی حەکیمانە ناو دەبن بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوچەکە و نزیککردنەوەی لایەنە ناکۆکەکان لە کۆبوونەوەکانی بە ئامانجی هەنگاونان بۆ چارەسەرکردنی گرفتەکان. ئەوەی ئێمە دەیبینین لە ئێستادا بافڵ جەلال تاڵەبانی بێ جیاوازی کار لەگەڵ هەموواندا دەکات، جیاکاری ناکات لە نێوان پێکاتەکاندا و لەگەڵ سەرجەم لایەنە سیاسەکان کۆ دەبێتەوە. ئەمەش ئاماژەیەکی باشە بۆ چارەسەرکردنی گرفتەکان لە داهاتوودا. بافڵ جەلال تاڵەبانی هاوشێوەی باوکی سەرجەم لایەنە سیاسیەکانی لە خۆی کۆ کردووەتەوە لەسەر یەک مێز گفتوگۆیان لەگەڵ دەکات. ئێمە وەک پێک هاتەی تورکمانی ئەم هەنگاوانە بە گرنگ دەزانین بۆ داهاتووی سیاسی ناوچەکە. لە ڕێگەی کۆبوونەوەکانی لەگەڵ لایەنە سیاسیەکان باڤڵ جەلال تاڵەبانی دەیەوێت بۆ 4 ساڵی ئایندا مافەکانی کورد مسۆگەر بکات و پێگەی لا دەوڵەتی عێراق بەهێز بکات بە هەمان سیاسەتی سەرۆک مامجەلال کە هەمیشە لە ڕێگەی کۆکردنەوەی سەرجەم لایەنە ناکۆکەکان هەوڵی بۆ مافەکانی کوردستان داوە. گرنگی ئەوە لەوەیە ئەگەر لایەنە هێزە ئیقلیمیەکان یان ناوخۆیەکان چەند لێک دوور بن، کاک باڤڵ توانیوەتی کۆیان بکاتەوە بۆ خزمەتکردنی هاوسەنگ، هەم هاوسەنگی ڕاگرتن هاوسەنگی ئەو هێزانە زۆر گرینگە، هەم دژەکان بەیەکەوە کۆ ئەکات بۆ خزمەتکردنی میلەتەکەی بەڕاستی. من پێم وایە ئەم سەردانانە کە دەبینین لە ڕۆژێکە ئەمریکا کە هێزێکی سەید العالەمە، رووسیا هێزێکی کاریگەری ناوچەکەی، ئەبینین هەموو ئەوروپا ناکۆکە لەگەڵی لایەنە شیعەکان پێکاتە جیاوازەکان کۆ ئەکاتەوە لە ماڵێکە ئەویش ماڵی سەرۆک مامجەلالە. ئەمە بەڕاستی سیاسەتی ژیرانە و سیاسەتی عاقڵانە. ئەگە بمانێت داهاتوی میلەتەکەمان خۆگوزران بێ، دەبێت هێزە سیاسەکانی تری کوردستانش پشتیوانی لەم بۆ چوونە بکەن. لە یەک ڕۆژدا چوارچەوەی هەماهەنگی و باڵوێزی رووسیا و ئەمریکا بوونە میوانی باڤڵ جەلال تاڵەبانی، پرسە سیاسیەکان و بارودۆخی ئەمنی و هەنگاوەکانی پێکەنانی حکوومەتی نوێی عێراق داوتوێ کرا و پێکاتەکانی کەرکووکیش ئەم هەوڵانە بە گرنگ وەسف دەکەن بۆ پێکەنانی حکوومەتێک کە مافی هەمووانی تێدا پارێزراو بێت. دیار تاڵێب، کەناڵی کەرکووک. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق داوای دەستپێکردنی گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا دەکات لەبارەی بڕیاری دادگای فیدراڵی عێراق تایبەت بە یاسای نەوت و غازی هەرێم. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق لە بەیاننامەیەکدا ڕوونیشی کردوێتەوە گرنگە حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی گفتوگۆی جددی و بەپەلە دەست پێ بکەن و ئالیەتێک بدۆزینەوە سەبارەت با بڕیارەکەی دادگای فیدراڵی بە شێوەیەک شایستە دەستوورەکانی هەرێمی کوردستان و سەرجەم ناوچەکانی دیکەی عێراق لە بەرچاو بگیرێت. ئەویش لە ڕێی ڕەخساندنی داهاتەکان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان دوور لا گەندەڵی و خراپی ئیدارەکان. داواشی کردەستەیەکی گشتی بۆ کاروباری هەرێم و پارێزگاکان پێک پێندرێت وەکو ئەوەی لە مادەی 105 دەستوری عێراق ئاماژەی بۆ کراوە. دکتۆر بەرهەم ساڵح دووپاتیشی کردەوە ناکۆکی هێزە سیاسیەکان لەبارەی دەنگجان لەسەر یاسای نەوت و غاز هۆکار بووە بۆ گرفت و قەیرانانەی ئێستا پێیدا تێدەپەڕی. چاودێرانی شڕیان وایە بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق سەبارەت با ڕادەستکردنەوەی نەوت و غازی هەرێمی کوردستان دەبێتە مەترسی بۆ سەر ئابووری کوردستان و ئەگەری هەیە. جارێکی دیکە بێتەوە هۆی بڕینی موچە و پاشەکەوتی موچە بەرەوکی موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگرێتەوە. لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق و ناکۆچیەکانی نێوان لایەنە سیاسیەکان بڕیارێکی دادگای فیدراڵی تەواو هەژمونی هەرێمی کوردستان دەخاتە ژێر مەترسیەوە. ئەوەش دوای ئەوەی دادگا داوای کرد چیدی حکوومەتی هەرێم سربەخۆ نەوت و غاز نەفرۆشێت و گرێبەست لەگەڵ کۆمپانیەکاندا بێ ئاگاداری حکوومەتی ناوەند واژوو نەکات. بەڕای چاودێرێکیش ئەمە دەبێتە مەترسیەکی گەورە لەسەر حکوومەتی هەرێم و
دانیشتوانەکەی. بڕیارێکی کۆتایی، بڕیارێکی مولزەم پابەندبوونی هەموو لایەک، دەسەڵاتەکان، حیزبەکان، تاکەکان، حکوومەت، هەموو کەس ئەوێ پێی پابەند بێت. جا جۆری پابەندبوونەکە لێرە ئەگۆڕێت. من پێم وایە 15 شوباتی 2022 تاریکترین ڕۆژ، ناهەموارترین ڕۆژ بەنسبەتی هەرێمی کوردستان و هەموو تاچێکی کوردەوەی و کاریگەری زۆر زۆر ئەبێت لەسەر هەرێمی کوردستان و بە تایبەتی کاریگەری ئابووری، کاریگەری سیاسی، کاریگەری دیبلۆماسی و بگرە ڕەنگە ئەگەر پابەند نەبین کاریگەری سەربازیشی بەدواوە بێت، بەڵام ئەمانە بە ڕێزبەندی دێن. پاشەکەوت و لێبڕینی موچە قەیرانی دارایی ئەمانە گەورەترین مەترسی دەبن لەسەر دانیشتوانی کوردستان و موچەخۆرانی، چونکە لە ئەگەری جێبەجێکردنی ئەو بڕیارە بەڕای ئابووری ناسێک هەرێم نزیک دەبێتەوە لەوەی جارێکی دیکە تووشی قەیرانێکی گەورەی دارایی ببێتەوە. کە ئاشکرا و ڕوونە لە کوردستان و ئێستا تقریبا لە 100 احتیاطی غازی هەموو عالم لە کوردستاندایە. داهاتی هەرێمی کوردستان بڕبڕی نەوت و غازە ئەگەر ئەمەش بچێتە حکوومەتی ئیتیحادی بە ئاسانی ناچێتە ژێر ئەوەی کە مستحقاتی هەرێمی کوردستان بداتن. ئەگەر بێت و سەری حکوومەتی بەغدا بکەین بۆ 200 ملیار دۆلار دینار مانگانە کێشە بۆ هەرێمی کوردستان دروست دەکات. ئەگەر هەموو ئابووری کوردستان بچێتە ژێر حکوومەتی فیدراڵەوە بێگومان کێشەکە گەورەتر دەبێتن و ڕێکەوتنی تازەی دەبێتن. لە ئێستادا سەرجەم لایەنە عێراقیەکان کۆکن لەسەر ئەوەی دەبێت ئەو بڕیارەی دادگا بچێتە بواری جێبەجێکردنەوە و حکومەت چاودێری جموجۆڵەکانی هەرێم لە بواری غاز و نەوت بکات. هەر بۆیە یەک دەنگی و یەک ریزی نێوماڵی کوردی بە گرنگ دەزانرێت و داوا دەکرێت هیچ لایەنێک سیاست بە کەلەڕەقی نەکات هاوشێوەی ڕیفراندۆم و داهاتی هەرێم جارێکی دیکە نەخرێتە ژێر مەترسیەوە. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک. دوای تێپەڕبوونی ماوەیەکی کەم بەسەر تەواوکردنی پرۆژەکانی شاری کەرکووک بەهۆی خراپی کوالێتی و قیڕەی بەکاردەهێنرێتیاندا پرۆژەکان دووچاری خراپبوون و تێکچوون دەبنەوە. یەکێک لە دیارترین ئەو پرۆژانەش دووسایی دیگەڕێکی باروتخانەیە کە ماوەیەکی کەمە تەواو بووە کەچی هەر لە ئێستاوە تێکچۆ و پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. لە کەرکووک بەشێک لە پرۆژەکان تا ئێستا تەواو نەبوونە و هەندێکی دیکەی پاش کۆتایی هاتنی کارەکانی تێکچوونەتەوە. جووتسایدی گەڕەکی باروتخانە یەکێکە لەوانەی تا ئێستا بە تەواو نەکراوی ماوەتەوە. هاتوومە تا گەڕەکەکە لەگەڵ دانیشتوانەکەی قسە دەکەم تاکو بزانرێت گلەیەکانیان چییە، چونکە دوای چەندین خۆپیشاندان هێشتا پرۆژەکە وەکو خۆی ماوەتەوە. ئەم دووسایدەم پرۆژە گەورەیە بە چوار عەمەلەوە خەریکین. چوار عەمەلەیش لەم پرۆژەیەکە لەگە حەفارەیەکە شۆفڵێکە خەریک ئەم پرۆژەیە. ئەوەی سەرچنا بڕۆ سەری بکە چوار بەقەدەم زادەیە تەواو بشیان کردووە 3 مانگە تەواو بووە. خانوو هەیە کاگە دایناوە بۆ فرۆشن بە بۆنی ئەم دووسایدەوە پرۆژەیە پارە ناکە. بۆ ئەم پرۆژەیە نزیکەی ملیارێک و 500 میلیۆن دینار تەرخان کراوە. خەڵکی گەڕەکەکە دەڵێن نزیکەی 2 ساڵە دەست کراوە بەکارکردن لەم شەقامەدا و بەشێک لە خانوەکان براونەتە دواوە، بەڵام سستی لە بەڕێوەچوونی کاریگەری کردووەتە سەرژیانی ڕۆژانەمان. خۆپیشاندانمان کردووە، داوامان کردووە لە محافز کە کارەکان بۆ بکە. خۆشێک دوجارێک هاتووە سەردانی ناوچەکەی کردووە، بەڵام هیچ بەڕێوە ناچێت. مەسافەکەش مەسافەیەکی کەمە، ناگاتە کیلۆمەترێک، بەڵام حکومەت زۆر سستە لێرە داوامان کردووە خانوەکان بەم خەڵکامی براوەتە دواوە، ئیش و کاری ئەم خەڵکامی وەستاوە. بۆیە داواکەین لە ئیدارەی کەرکووک، داواکەین لە پەرلەمانتارەکانی کورد لە کەرکووک لە ڕێمکەنەڵە بەڕێزەوە داواکەین بەدەم داواکاریەکانمانەوە بێت. بۆ زانینی هۆکاری مانەوەی بە تەواو نەکراوی، شارەوانی کەرکووک ڕوونکردنەوە دەدات و دەڵێت یەکێکە لەو پرۆژانی لە ڕابردوودا بەهۆی بارودۆخی تەندروستی و نەناردنی پارە بەم جۆرە ماوەتەوە. هاوکات هۆکاری خراپبوونی بەشێک لە پرۆژەکان و دواکەوتنیان
دەخرێتە ڕوو. یەک دوو مەشروعمان تا ئێستا کە ماوەتەوە باڵین بە تەواوەتی تەواو نەبووە. یەکێ لەوانەی کە هەبووەتە کێشەی گەورە بۆ کەرکووک ئەوەی ڕێی بارودخانەیە. ئەوە لەم بینە قەراری ئەو ماوەرگردو من محافظشم بردووەتە سەر ئەو موقعە پێم وتووە ئەم ئیشە لای ئێوە ئیحالە کراوە ئەبێ ئێمە نووسرامان بۆتان کردووە کە تەوجی ئەو مقاولە بکرێ لەبەرەوەی جیهەی ئەوەی کە حالی کردووە محافظەیە ئێمە نیمان کە قەرار وەرگرین بەڵام ئێمە لەسەرمانە کە فشار بخینە سەریان و نووسراوی قانونی لەسەریان بنووسین ئەوان ئێستا لە تەوری ئەویان کە تاوتوی ئەو بابەتە بکەن لەگەڵ بەشی یاساییە قەراری نهایی وەرگرن بۆ ئەوەی کە لەوانەیە وەرگیرێتەوە بدرێتە مقاولێکی ئەوەی یان بە تەنفیز مباشر بە پێوترێ ئیسراع. ئێستا قیرەکان لە مەعاملی کارگە ئەهلیەکانەوە دێن ئەمانی کە دروست ئەکرێ جاری وایە ئەو قیرە سیالیە کە دێ ئەو تەنکەرە بەو مواسەفاتە نیە لە بەعزێ جێگا کە بابلین ئەو قیرە هەڵەوەشێتەوە. لە ساڵی 2021 نزیکەی 35 ملیار دینار بۆ جێبەجێکردنی پرۆژەکان لە پارێزگای کەرکووک تەرخان کرا. هەر یەکەشیان ئێستا لە قۆناغێکی دیاریکراودایە. بەشێک لە شەقامەکانیش دوای قیرتاوکردنیان بە زووی تێکچوونەتەوە. هۆکارەکەشی بۆ هێنانی قیر دەگەڕێنرێتەوە بە کوالێتێکی خراپ. یوسف موراد، کەناڵی کەرکووک. وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت وەزارەتی دارایی عێراق نردنی 200 ملیار دینارەکەی دواخستووە بۆیە لە داهاتی نەوتی ئەم مانگە موچەی مانگی ڕابردوو دابەش دەکەن. وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لە ڕوونکردنەوەیەک داماژەی بۆش کردووە جارێکی دیکە وەزارەتی دارایی عێراق نردنی 200 ملیار دینارەکەی دواخست بۆی دابشکردنی موچە تا ڕادەیەک خاو بووەتەوە. دەشڵێت بۆی دابشکردنی موچەی فەرمانبەرانی وەزارەتەکانی شارەوانی و گەشت و گوزار و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و کارەبا و سەرۆکایەتیەکانی هەرێم و ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و خانەنشینی سەربازی و شارستانی زیاتر دوانەکەوێت بڕیاردرا لە داهاتی نەوتی مانگی 2 دابشکردنی موچەی مانگی 1 بەردەوام بێت. بەپێی بەڵگەیەکی هەواڵگری عێراق ژمارەیەک چەکدار هەوڵی بە ئامانجگرتنی ناوچەی سەوز دەدەن لە بەغداد. بەپێی نووسراوی هەواڵگری عێراقی بڵاوی کردوتەوە ژمارەیەک چەکدار دەیانەوێت بە موشکی جۆری کاتیۆشا لا چەند ڕۆژی داهاتوودا ناوچەی سەوز لە بەغداد کەنە ئامانج و لەو ڕۆ هێزەمنەکان ئاگادار کراونەتەوە. ئاماژە بەوەش کراوە ئەو گروپە لە یاسا دەرچوانە دەیانەوێت لا چەند شەوی ڕابردوودا لە ناوچانەی کە چۆڵ و هێزی ئەمنی تێدا نیە وەکو شەقامی فەڵەستین و شەقامی کەریم نەدا و گۆڕستانی و شوێنەوارەوە موشکی کاتیۆشا ڕاستی ناوچەی سەوز لە بەغداد بکەن. داواش لە هێزەمنەکان کراوە ڕێوشوێنی تونج بگرنە بەر بۆ ڕێگریکردن لەو هێرشانە. بەپێی سەرچاوەکانی هەواڵ ڕێژەی خۆکوشتن لە نێو فەرمانبەر و ئەفسەرانی وەزارەتی بەرگری عێراق لە هەڵکشاندایە. لەو ڕۆ میدیاکان عێراق بڵاویان کردەوە دوێنێ لە بەغداد ئەفسەرێکی وەزارەتی بەرگری عێراق لە نێو یەکێک لە بەڕێوەبرایەتیەکانی سەر بەو وەزارەتە کۆچایی بە ژیانی خۆی هێناوە. میدیاکانی عێراق لە زاری سەرچاوەکانیان لە وەزارەتی بەرگری ڕوونیان کردەوە. وەزارەتی بەرگری یەکێکە لە وەزارەتانەی کە زۆرترین ڕێژەی خۆکوشتن لە نێو فەرمانبەرەکانیدا تۆمار دەکرێت. ئەمەش بەراورد بە فەرمانبەری فەرمانگەکانی تر. پێشتریش ڕێکخراوی تەندروستی جیهانی لە راپۆرتی کۆتایی ساڵی 2021دا هۆشداری دا حکوومەتی عێراق لە هەڵکشانی ئامارەکانی خۆکوشتن. بە وتەی خالید موهەناو تەبێژی وەزارەتی ناوخۆی عێراق ساڵی ڕابردوو 772 کەس لە عێراق خۆیان کوشتووە. لە نێو ڕێژەیەشدا لە سەدا 6 پیاو بوون و لە سەدا 45 ئافرەت بوون. هێزەمنەکانی سەلاحەدین لە ئۆپراسیۆنێکدا ژمارەیەک تیرۆریستی داعش دەکوژن لەو ڕۆ سەرچاوەیەکی ئەمنی ڕایگەیاند سوپا و هێزەمنەکان ئۆپراسیۆنێکیان لە باکووری قەزایی جۆری خۆرهەڵاتی پارێزگاکە ئەنجامدا و چەند مۆڵگەیەکی داعشیان لەو سنوورە کردووەتە ئامانج. ئاماژەی بەوەش کردووە فڕۆکە جەنگیەکان بردومانی ئەو مۆڵگانەی داعشیان کردووە. ژمارەیەک تیرۆریست کوژراون و مۆڵگەکانیش خاپور کراون. دووپاتیشی کردە ئۆپراسیۆنەکان لەسەر زانیاری وردی هەواڵگری ئەنجام دراوە. دادگای دەستوری تورکیا وەڵامی داواکارێکی دەپەدەداتەوە ماوەی بەرگری لە خۆکردن لەبارەی دۆسەی داخستنی بارگاکانیان درێژ دەکاتەوە.
لیژنە یاسایی پارتی دیموکراتی گەلان بەمبەستی داوایەک پێشکەش بە دادگای دەستوری هەمیشەیی تورکیای کردبوو بۆ ئەوەی ماوەی بەرگریکردن درێژ بکرێتەوە کە لا 21 مانگەوە کۆتایی دێت. لیژنە یاسایە دەپەڕاشی گەیاندووە دادگای دەستوری هەمیشەی وەڵامی داواکارێکێ دەپەی داوەتەوە ماوەی 6 ڕۆژی بۆ بەرگری لە خۆکردن درێژ کردوێتەوە. بەپەی ئەو بڕیارەی دادگا پێویستە لیژنە یاسایی هەدەپا لە 21 نیسانی 2022 بەرگری سەرەکی خۆی پێشکەش بکات. هەروها لە بڕیاری دادگای دەستوریدا ڕاگەندراوە پارێزەران دەتوانن هەموو پەراوەکانی دۆسیەکە ببینن. بڕیارە لە چوارچەوەی پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان ئەنقەرە و تەل ئەبیب ئیسحاق هرزۆغ سەرۆکی ئیسرائیل سەردانی تورکیا بکات. لەبارەیەشەوە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا ڕایگەیاند بە ئەرێنی ئەم سەردانە هەڵدەسەنگێنین. هەنگاونانێکی لەم جۆرە گرنگە بۆ باشکردنی پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئیسرائیل. پێشتریش تورکیا ڕخنەی لە وڵاتە عەرەبیانە دەگرت کە پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی دەکەنەوە. کۆماری ئیسلامی ئێران ڕای دەگەێنێت دوای چەند هەفتەیەک لە گفتوگۆی گشتگیر لە ڤیەنا نزیک بوونەتەوە لا ڕێککەوتنی تایبەتی ئەتۆمی. لەو ڕۆوە عەلی باقرکەنی گەورە دیپلۆماتکاری ئێرانی و بەشدار لە گفتوگۆکانی ڤیەنا لە تویتێکدا کە لە پڕی تایبەتی خۆی بڵاوی کردوتەوە ڕوونی کردوتەوە لە دوای چەند هەفتەیەک لە گفتوگۆی چڕ و پڕ لە ڤیەنا نزیک بوونەتەوە لا ڕێککەوتنی ئەتۆمی. بەڵام ئێمە دەمانەوێت ڕێککەوتنەکە گشتگیر بێت. ئەوەشی خستە ڕوو دەبێت تێڕوانینەکان واقعیانە بۆ نووسود لە ئەزمموی 4 ساڵی ڕابردوو ببینین بۆ بەدیهێنانی ئامانجەکان کە ئەویش ڕێککەوتنی ئەتۆمیە. دووپاتیشی کردەوە ئێستا کاتی ئەوەیە لایەنە بەشدارەکان لەگەڵمان بڕیارە جددیەکە بدەن. هەفتەی ڕابردوو گفتوگۆکانی ڤیەنا لەبارەی بەرنامە تۆمێکی ئێران دەستی پێکردەوە. ئەمریکا بە شێوەی زارەکی ڕازیبوونی خۆی دەربڕیەوە بۆ گەڕانەوە بۆ گفتوگۆکان. ئێرانیش ئومێدی هەیە بگەنە ڕێککەوتنێکی گشتگیر. نێت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند هیچ کات و وادەیەکی دیاریکراویان سەبارەت بە ئەگەری هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا دیاری نەکردووە. تەنها ئاماژە بۆ درراوە کە رووسیا ئامادەکاری بۆ ئەنجامدانی و هێرشە دەکات. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕوونیشی کردەوە هەرچەنە لە ئێستادا رووسیا باس لە کشانەوەی هێزەکانی دەکات لەسەر سنوور بەڵام مەترسیەکانی ئەمریکا سەبارەت بۆ هێرشە گۆڕانکاری بەسەردا نەهاتووە. هاوکات مارگرێتا ڕۆبلس وەزیری بەرگری ئیسپانیا ڕایگەیاند ناتۆ هیچ وادەیەکی دیاریکراوی بۆ ئەنجامدانی هێرشی رووسیا دەستنیشان نەکردووە. لەلایەکی ترەوە وەزارەتی بەرگری رووسیا بڵاوی کردەوە کاروانی سەربازی دوای کۆچای پیاتنی مانۆڕەکانیان نیمچە دوورگەی کریمایان بەجێهێشتووە. میدیاکانی رووسیاش بڵاویان کردوتەوە. هێزی حکومی سەر بە کیف تۆپهاوێژیان ئاڕاستی ناوچەکانی ژێر دەسەڵاتی جووداخوازیەکان لە خۆرهەڵاتی ئۆکراین کردووە کە لەلایەن رووسیاوە پشتیوانی دەکرێت. ئەوەش پێچەوانەی ڕێککەوتنەکانە بۆ کۆتایی هێنان بە شەڕ. هەوڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.